بەڵێ خۆشەویستان لە تەوەری یەکەمدا باز لەوە دەکەین بزانین چۆن پەیوەندیەکانی نێوان تاغەکانی کۆمەڵگا بەهێز بکەین وەروەها بزانین گرنگی بەهێزبوونی ئەم پەیوەندیانە چییە کە بەگومان ئەگەر لە چواردۆری خێزانەکەمانەوە سەرکەین کۆمەڵێک پەیوەندیمان هەیە چ پور بێ خاڵ بێت کەسە نزیەکان بێ بەگشتی پەیوەندیەک هەیە ئایا تا چەنە گرنگە کە گرنگی بەم پەیوەندیانە بدەین لەگەڵ ئەویشدا لەگەڵ کۆمەڵێک کەسی تری ناو کۆمەڵگا و دەرەوەی خێزان پەیوەندیەکان بەهێز بکەین بزانین کێن ئەوانە کە پێویستە پەیوەندیەکان لەگەڵیاندا بەهێزتر بکەین و کۆنتاکتمان لەگەڵیاندا بەردەوام بێت قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری میوانەکەمان کە لە ستۆدیۆ لەگەڵماندا کە زۆر بەڕێز پشتیوان جەمال لە ڕاهەنەری پەرپەدانی تواناکان زۆر بەخێربێ کاک پشتیوان کاک پشتیوان با سەرەتا لەوە دەست بکەم بزانم گرنگی چییە کاتێک کە پەیوەندی نێوان تاکانی کۆمەڵگا بەهێز بێت ئایا گرنگی ئەم بەهێزبوونە لە چیدایە؟ پێشێکی بەنای خوای بەخشندە و مێرەبان درود و سڵاو بۆ گیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر سپاس بۆ میواندارێکەشتان ئەگەر ئێمە بینە سەر بابەتی پەیوەندی ئەتوانین ئێمە بیکەین بە کۆمەڵێک پۆلێنەوە بەڵام پێش هەموو شتێک پەیوەندی کۆمەڵایەتیەکان و پەیوەندی تاگ لەگەڵ تاگ لە ناو خەڵکە پەیوەندی خزمایەتی پەیوەندی بەڕێوەبەر لەگەڵ ئەندامانی فەرمانگەکە یعنی بەم شێوەیە ماتوانین پۆلێنی بکەین وەکو پەیوەندیش کە هەمووان وەکو کۆمەڵگایکی موسڵمان خوای پەروەردگار کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکا پێمانە دەفەرمێ لە حەدیثێکی قودسیە کە پەیوەندی ینی سڵی ڕەحم بە عەرشی خوای پەروەردگارەوە بەستراوە کەواتە ئەگەر ئێمە بمانەوە و شەریعەتی ئیسلامیش خوای پەروەردگار و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانمان پێکات کە ئێمە لە پەیوەندیەکانمان چی بین لە پەیوەندیەکانمانە زۆر بەهێز بین و زیاتر نزیک بینەوە لە یەکتری باش مەوزە پشتیوان سروشتی پەیوەندیەکان چۆنانی بۆ نمونە کاتێک منداڵی بەرەبەر هەتا گەورە ئەبی پەیوەندیەکانە فراوانترە بەناین زۆر جارێک کاگیت تەمەنی پیری بەرەبەرە دیسان کەمە بێتەوە ئەمە هۆکارەکەی جیهانیەوە چۆن لێڕوانین بابەتە خۆی دەست خۆشی بۆ پرسیارەکە بەڵام تێبینیەکمێ لەسەرەوەی کە لە کۆمەڵگای ئێمە بێ بە پێچەوانەوە ئێستا سەیری کۆمەڵگای ئەوروپی بکەین ئەو کەسانی کە ئەچنە تەمەنەوە پەیوەندیان کز ئەبێت ینی نامێنێت خەڵۆتگەی پیری هەیە سێرەکەیان بنە خەڵۆتگەی پیری توانایی بەخێوکردنیان نییە من پێچەوانی ئەو قسەیەکەم ئێمە وەکو موسڵمان ئەبێ پەیوەندیەکانمان کاتێک کە تەمەنمان زیا ئەکات پەیوەندی کۆمەڵایەتەکانمان پەیوەندیەکانمان بەهێزتر ببێت بە تایبەتی ئەگەر پۆلێنی پەیوەندیەکان بکەین ئێمە پلەیەک و پلە دوو پلە سێمان ئەتوانین هەبێت پلەیەکەکان گیان پلەیەکەکان کەسە نزیکەکان وەکو دایک و باوک خوشک و برا ینی کەواتە تۆ ئەتوانیت پۆلێنی بکەیت کە پلەیەکەکان وەکو هەواوان مرۆڤ ناتوانێت بە هیچ شێوەیەک دەستیان لێ هەڵبگرێت دایک و باوک خوشک و برا ئەبێ بەردەوام تۆ پەیوەندیت هەبێ لەگەڵیانە بۆیە زەڕورە کە تۆ ئەگەر ڕۆژانەش نەتوانیت هەر هەفتانە ڕۆژێک دابنێن بۆ خێزانەکەی خۆتان کە خوشک و براکان لەگەڵ دایک و باوکە بەیەکەوە کۆ ببنەوە ئەمە پۆلێنی یەکەمێن پۆلێنی دووهەمیان کەسی دوای ئەوانە پلە دوو کە پێی ئەوترێت ئامۆزا و خاڵۆزا و پورزا و ئەمان هەر لەناو خێزانە وەکو بڵێ ئەتوانین ئەمان پۆلێن بکەین بە چی وەکو خواردن وایە مرۆڤ یعنی ئەتوانێت جاری وایە بۆ ماوەیەکی زۆر ئێمە بڕۆژوە بین 16 ساعت دەتوانین خواردن نەخۆین یا جاری وایە ئینسان لە شوێنە کاپەکی ئەکەوێت 2 ڕۆژ 3 ڕۆژ ناخوات یعنی نامرێت جۆرێکیان هەڵبژێریت بەڵێ کەواتە معنەوە ئەتوانیت ئەم پەیوەندیە ئەگەر پچڕیش بێت ئاساییە بەڵام نابێت لێت ببڕێت چکە تۆ کە خواردنە لێبڕا ئەمریت کەواتە دەرەجەی دووهەمیان ئامۆزا و خاڵۆزا و پورزا و ئەم خزم و کەسانی کە هەیە ئەتوانین پۆلیان بکەین وەکو خواردن کە زەڕورە پەیوەندیت هەبێ لەگەڵیانە کۆمەڵی سێهەمیان ئەتوانین بڵین ئەگەر ساڵی جارێکیش پەیوەندیت هەبێ لەگەڵیانە بریتە لە هاوڕێکان ئیتر هاوڕێی خوێندنە هاوڕێی کارکردنە هاوڕێی هەر شوێنێک بێت ئەمانە ئەتوانی تۆ لە کاتی پێویستت بە شتێکە پەیوەندیان پێ بکەیت یا خود هەواڵێکی پرسی لە بۆنەکانە دوو جەژنمان هەیە بەم شێوەیە ما ئەتوانین پۆلیانە بکەین بۆ ئەم سێ جۆرە لە کۆمەڵگای خۆمانە کە پەیوەندیەکانمان لەسەر ئەم سێ پۆلێنە
سنووردار بکەین لەگەڵیانە. زۆر باشە ئەو هۆکارانە چینکەوە ئەکا پەیوەندیەکان بەهێزتر بن. ئەو هۆکارانەی کەوا بکات پەیوەندیەکان بەهێزتر بێت کەسەکان خۆیانن. واتە جاری وایە هەندێک جار تۆ هەوڵ ئەیت کە پەیوەندیەکانت لەگەڵ کەسانی بەرامبەرە بەهێز بێت، بەڵام هەندێک هۆکار هەیە پێچەوانەکەی ئەتوانم بڵێم، یعنی وات لێ ئەکات کە تۆ ئەتوێ پەیوەندیەکەت بەهێز بکەی ئەو نایەوێت بەهێزی بکات، کەواتە لێرە کەسایەتەکان تا کەسایەتەکان فەرقەکات. هەندێک کەسێ ئێمە پۆلێنی کەسایەتەکان کۆمەڵ دوو پۆلێنمان هەیە لە وەکو پەیوەندی، کۆمەڵێکیان پێیانەوەتر کۆمەڵی یەکەمیان توانین بڵێن کەسە کۆمەڵایەتیەکانن، دووهەمیان پارێزگارەکانن، یعنی کۆمەڵایەتیەکان بەردەوام حەزیان بە کۆنتاکت هەیە لەگەڵ خەڵکە، بەردەوام حەزەکەن میوانیان هەبێت، بەردەوام حەزەکەن هاوڕێی تازە بگرن، حەزیان بە قسەکردن هەیە لەگەڵ خەڵکە. ئەمە کۆمەڵی یەکەمیانە. کۆمەڵی دووهەمیان پارێزگارن، یعنی زۆر حەزیان بە تێکەڵبوون بە خەڵک نییە، حتا لەناو خزم و کەسی خۆشیانە هەتا تۆ 10 جار هەواڵی ئەپرسی ئەو لەوانەیە 1 جار هەواڵت بپرسێ، هەر تەبیعەتی خۆی سروشتی خۆشی وایە. بۆیە جاری وا هەیە هەندێک جار لێکتێ نەگەیشتن لە نێوان خزمەکانە کەسەکانە عاجزبوونێک ڕوو ئەدات، وەڵام من چوون بۆ ماڵی ئەو 10 جار چوون بۆ ماڵی ئەو جارێک نەهاتەوە ماڵم هۆکارەکە تێناگەین لە سروشتی یەکتری. ئەگەر لە تەبیعەتی یەکتری تێ بگەین بزانی کە ئەو تەبیعەتی وایە تۆ تەبیعەتی تۆ کەسایەتیش کۆمەڵایەتی و کاتە ئاسایی ئەبێ بەلاتەوە. باش مەوسە پشتیوان هیچ شتێک هەیە ئێمە بڵین پەیوەندیەکانمانی پێڕێکە خێنیان سنووردارە کێنیان بەڕاستی ئەبێ بزانین پەیوەندیەکانمان چۆن ڕێک بخین لە ژیانمانە. هەندێک جار ینی پێونەتێ ئەو پەیوەندیانی کە هەمان لە ژیانمانە و زەمانە با کاتمانە بات و کاریگەری هەیە لەسەر کەسایەتیمان لەسەر ژیانمان، ڕەنگە هەندێک پەیوەندی وندە باش بێ ئێمە پێ بگەێنێ، بەڵام بە پێچوانەوە هەندێک پەیوەندی تر ینی کاریگەری نرێنی لەسەر ژیانمان دروست بکات. خۆی گەر بتەوێت ئێمە پەیوەندی ئێستا لە ئەمریکا توێژینەوەیەکی تازەیان کردووە لەسەر بەختەوەری ژیان، بۆیان دەرکەوتۆ لە توێژینەوەکە ئەو کەسێک کە بەختەوەرترین کەسە لە ژیانە ئەو کەسانن کە پەیوەندی کۆمەڵایەتیان بخواتە لەگەڵ بەرامبەرەکانیانە، ئەتر لەگەڵ خەزم و کەسا بێ لەگەڵ هاوڕێکانە بێ، گرنگە ئەوەیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان هۆکاری ئەوەیە کە تۆ بی بە کەسێکی بەختەوەر. هەندێک جار هەندێک پەیوەندی هەیە لە جیاتی ئەوەی کە بەختەوەرت بکات تووشی خەمۆکیت ئەکات، بێتاقەتت ئەکات، ئەمانە لە کۆمەڵگای ئێمەیە زۆرن. بۆ نمونە جاری وایە تۆ هەندێک پەیوەندیت هەیە لەگەڵ هەندێک خزم و کەسی خۆتە، برایە خوشکە خاڵە، ینی لە کاتی پەروەردەکردنی مناڵەکان تا تەدەخولات ئەکات، ینی کۆمەڵگای ئێمە ئەم شتانی تیا هەیە، ئەو منداڵەکەت بۆ وایە ئەو منداڵەکەت بووە تۆ تێ بە شێوازێکی خۆت پەروەردەیکەی، ئەو تەدەخولی تیا ئەکات. لە حاڵەتێکە ئەگەر زانیت ینی ئەم تەدەخولاتانە ئەم دەستکاریکردنانی ژیانی تۆ ئەم پەیوەندی ئەبێتە هۆکاری ئەوەی کە زەرێک لە زیانی تۆبات، زەرێک لە پەیوەندی لە مناڵەکانی تۆبات لە کاتی پەروەردەکردنە، ضرورە ناڵین بیبی بچڕێنە، چکە پچڕاندن باش نییە، بە پێچەوانەوە کەمی کەرەوە سنوورێکی بۆ دابنێ. ینی بۆ نمونە ئەگەر تۆ بەردەوام مانگی جارێک 2 مانگ جارێک یەکتریتان بینیەوە بیکە بە 6 مانگ جارێک، بیکە بە ساڵی جاری مناسەبات، ئەمە بۆ پەیوەندیانەی کە خوانەخواستە زیارەت پێ ئەدات. بەڵام ئەو پەیوەندیانەی کە سوودە پێێنێ کە هەستەکەی تاقە و وزەت پێ ئەدات، بەردەوام تۆ چی بکە لەگەڵ یانە پەیوەندی بکە بۆی زیاتر لە ژیانە ئەرێنی بی. جا هەندێک کەس هەیە سێرەکەی هەر خۆی کە کاتێک قسەت لەگەڵەکات خۆی کەسێکی نەرێنیە، ینی بەردەوام خۆی مردووە و وزەیتیان نییە، ئێوێ بەرامبەرەکەشی بە هەمان شێوە بکە، هینەش بۆ گوازرێتەوە بالضبط، هەر خۆی یەکسەر بۆت ئەگوازرێتەوە. ئەوەندە قسەی نەرێنیت بۆەوەنە باسی زروفێکی ناخۆشت بووە کە لەگەڵ یادا ئەنیشی سێرەکە یەکسەر باسی ئەم زروفاکە بەخوا زروفێکی ناخۆشە، بەخوا وایە بەخۆ، یعنی وات لێکە هەر ئەو ڕۆژە تۆ یەکسەر بێتاقەت ببی. بۆیە ئەو جۆرە کەسە نەرێنیانە هەتا لیان دوورکەویتەوە باشترە، تا لیان دوورکەویتەوە، یعنی کەمترین پەیوەندیت هەبێت لەگەڵیانە باشترە، چونکە ئەو کاتە هەرچی توانە و تاقە و وزەی تۆ هەیە ئەیبە. زۆر باشە. لایانی خراپی پچڕاندنی پەیوەندیەک چییە؟ کاتێکە بۆ نەخۆشی باسێک ئەگەر بزانانی پەیوەندیەکە زەرر لێیە کەمتر هاتوچیانکە، بەڵام هەنێک کەس هەیە لەوانەیە هەر قەتعی پەیوەندیەکە بکەن. ئایا لایانی خراپی چی لەسەر ژیانی ئەم کەسە لەسەر لایانی کەسایەتی کەسەکە؟ خۆی لایانی قەتعکردنی پەیوەندیەکان دڵنیا بە ینی لایانی دەرونی بۆ هەموو کەسێک ینی زیانی هەیە.
ئەو کەسانی کە قەتعی علاقە لەگەڵ کەسێکا کە بۆ نمونە خوشکێتی برایەتی ئامۆزایەتی پورزایەتی ینی تا ساڵێکیش ناچێ بەلای 2 ساڵ لەسەر شتێکی احتیاطی لە یەک عاجز ئەبن سەرەکی دایمە لە ناخی خۆشی هێشتا هەر چییە هەر معەزەبە ینی هەر ئەڵێ خۆزگەوام نەکردای بەڵام زەخڵ کاتە ئەو شتانی کە ئەبێتە هۆکاری ئەوەی پەیوەندیەکان ببچڕێت تەنها شتی دەرونی و نەفسیە ینی ئێمە زاڵ بین بەسەریا باشترە یەکێک لەو نمونانەی کە ئێمە بیهێنینەوە ینی باسم کردوتم کەسایەتەکان هەیە زۆر کراوەیە کۆمەڵایەتیە حەز بە پەیوەندی ئەکات هەیە ناتوانێت یەکێک لەو شتانی کە لەناو کۆمەلگای ئێمە زۆر باوە لە بینی خزمەکانە بە تایبەتی ینی جاری وایە سیرەکەیت تۆ ئەتەوێت دەست پێشخەری بکەیت بۆ هەواڵپرسینی کەسێک دەمێکە هەواڵی نەپرسیوە کەسی خۆتە هاوڕێی خۆتە خزمێکی خۆتە کەسێکی خۆتە هەوڵ ئەی کە دەست پێشخەری بکەیت هەواڵی بپرسیت دەست بۆ تەلەفۆنەکە ئەبەی لایەنی نەفسی خۆت سێرەکەیت شتێک یێتە ناو ناختەوە ئێمە لە شەرعا پێڵین شەیتان ینی شەیتان وات لێ بەڵام ئێمە مشکلەکە لەوایە هەموو تاوانەکانی خۆمانۆک و مرۆڤی جێڕینەوە بۆ شەیتان ینی ناڵین خەتای نەفسی خۆمانە ئەمە دەرونیە کاتێکە ئەمانەیە تەلەفۆنەکە ئەگرین بە دەستمانەوە هەواڵی بپرسی لایەنی نەفسی خۆت پێتەڵێ چی چا بۆ هەواڵیە پرسی خۆ ئەو هەواڵی تۆی نەپرسی خۆ ئەو هەواڵی تۆی نەپرسیوە بۆ هەواڵی ئەپرسی وازی لێ بنە بابە کورە کۆمەڵێک شت دیێتە ناو سیراعێک ململانەیەک دروستەکە لە ناخی توە ئەگەر ئێمە ینی وەکو ئینسان باسی یەکەم حتا دین بخەرە ئەولاوە نەتوانین بەسەر ئەم لایەنە دەرونی خراپەیە زاڵ بین بەردەوام سێرەکەی تۆ تەلەفۆنەکە دائەنیتەوە نایکەی بەسەر تا زاڵ ئەبێ علاقەکە پچڕانی علاقەکە بەردەوام ئەبێت بەڵام ئەگەر بەسەری زاڵ بوویت وتن نەخێر من ئاساییە بەلامەوە مادام ئەو هەواڵی منی نەپرسیەوە من دەست پێشخەری ئەەکەم تەنانەت لە شریعەتی ئیسلامیشە حادیسەیەک هەیە ینی ئەگەڕنەوە کە ئیمامی حەسەن و حوسەین لەگەڵ یەکا قسەیان نەکردووە ڕۆشتون بۆ لای ئیمامی حەسەین پیان و تویانە ئیمامی حەسەن لە تۆ گەورەترە برا گەورەتە بڕۆ ئاشتی کەرەوە قەیچێکە لەسەر شتێکی دنیای دەنگە دەنگتان بۆ بڕۆ ئاشتی کەرەوە ئەویش تەڵان وەڵامیان ئەداتەوە ئەڵێ نا من حەزەکەم ئەو بێ بۆ لام 2-3 جار ئەچن بۆ لای لە ئەخیرا احترافەکە ئەڵێ کاکە وازم لێ بێنن وەڵڵاهی من بیستومە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی هەر کەسێک لەگەڵ کەسێکی ترە ئەگەر قەتعی عەلاقەیان هەبوو پەیوەندیان پچڕاو و عاجز بوون لە یەکتر کامەیان زووتر بچێ بۆ لای ئەو خوای گەورە لە بەهەشتا قەسرێکی پێ ئەدات بۆیە ئەو برا گەورەی منە من حەز ئەەکەم خێرەکە بۆ ئەو بێ بۆیە ناچم ئەڵێن کە ئیمامی حەسەن ئەمە ئەبیستێتەوە کە حسەینی برای وای وتووە بەپەلە هەر لە ماڵەوەی بەپەلە خۆیە گۆڕێتەوە چێت باوەشی پیاکات و ئاشت ئەبنەوە یعنی کەواتە زۆر شت هەیە جاری وایە لایەنی دەرونیە لایەنی نەفسیە ڕێگریت لێ ئەکات کە تۆ ئەو شتە نەکەی شتەکانیش سادەین بۆیە تۆ بەسەری هەزاڵ بە بۆ ئەوەی کە بەردەوام علاقەکە چییە بمێنێتەوە و بەردەوامی تیا باش چی خۆراکی پەیوەندیەکانە ینی بۆ بەهێزکردنێتی زۆر جار گلەی لەوە دەکرێت کە پەیوەندیەکان ینی یەکلایەنەیە کەسێکیان زۆر هەوڵ ئەیە هەواڵی کەسەکەی تر بپرسێ بەخەمەوێتی یانی تر لە خۆشی و ناخۆشیە لەگەڵێتی بەڵام کەسی بەرامبەر بە پێچوانەوێ ینی زیاد لە جارێک تۆ ئەم دەست پێشخەریاکی سەرکی کەسی بەرامبەر ئەمە نییە لەم کە حاڵەتانە ئێمە بچی بکەین ئابی پۆلێنی پەیوەندیەکانیش ئەگۆڕێ ینی بۆ مەگەر کەسێ دەرەجەیەک بیان کەسێک دەرەجە سێبێ و کۆوانی کە خۆت باست دەرەجەیەکەکان ئەتوانین ینی بڵین ناتوانین ئەوەیان لەگەڵا بکەین ینی بەردەوام تۆ بێ کۆنتاکتی لەگەڵا بکەین بەس قسەیەک هەیە کە ئەڵێ ئینسان نابێت تۆ ببی بە مۆمێک وەکو مۆم بسووتێت بۆ بەرامبەرەکەت ڕووناکییان بیتێ بەڵام بەرەبارەکەت هیچ پێی نەزانێت کەسانێک کە تۆ بەردەوام پەیوەندیت هەبێت لەگەڵ یانە خەمیان بخۆیت و کێشەی بۆ چارەسەرکەی یاخود پەیوەندی پێ بکەیت کە زانیت ئەو حەزی بەو پەیوەندی نییە من خاڵێکی پێشووتر باسم کردوتم لە کەسایەتیەکانە دوو جۆر کەسایەتی هەیە لە پەیوەندی کۆمەڵایەتی یەکێکیان پارێزگارن یعنی زۆر حەزیان بە تێکەڵی نییە خۆیان ئەگرنەوە هەر تەبیعەتی خۆشی وایە نابێ گلەیی لێ بکەیت چەند ئەچی بۆ لای چەند خزمەیە چەند هەواڵی ئەپرسیت تۆ کەسێکی کۆمەڵایەتی دووەمیان کۆمەڵایەتێکە تۆ وایت ئەو وایە بەو شێوەیە بۆیە بۆ ئەوەی کە عاجز نەبیانی هەر لێرەوە ئەو خەڵکانەی کە بەو شێوەیان بزانن کە ئەمە سروشتە و ناشگۆڕێت و مەهماکان تۆ زیاتر هەواڵیشی بپرسی حتا قەتعی عەلاقەی لەگەڵا بکەی بە خەیاڵیان نایەت یعنی ئەو هەروەکو خۆیەتی ناگۆڕێت بۆیە هەوڵ مەدە
کە خوا نەخواستە خەفەتێک بە خۆت بدەی یا خۆت زویر بکەی بڵێ من زۆر هەواڵی ئەپرسم لەسەر سروشتی خۆت بمێنەرەوە هەر هەواڵی بپرسە و ئەجری خۆتە دەست بکەوێ ئەمە سروشتی خۆی بەو شێوەیە ینی بشتەوێ بیگۆڕیت لەوانەیە مدەیە زەمەنی ئەها بۆ نمونە مانگە دوو مانگ ئەویش ئەڵێ با من بگۆڕێم و ینی پەیوەندی و پێوەکە بەس دوایی یێتەوە سەر پلێتە ئەسڵیەکەی خۆی ئەچێتەوە سەر ئەوەی کە وەکو خۆی لێتەوە 3 مانگی پێچە سێرێکی هەواڵت ناپرسێ بۆیە ئەمە حاڵەتێکی احتیاطی لەناو کۆمەڵگەی خۆمانە زۆر ئاسایی بێ بەلاتەوە تۆ سروشتی خۆت مەگۆڕە مەڵێ خوا نەخواستە من وڵا بەردەوام هەواڵێ پرسم با منیش قەتعی عەلاقە بکەم نا بەو شێوەیە قەت بیر مەکەنەوە. باشە باسی دوو جۆر کەسێت گرەیەکیان کە کەسێکی کۆمەڵایەتی ئەو ترشیان هەندێک پارێزکارە ئایا لایەنی پەروەردەی خێزانی کاریگەری هەیە لەسەر ئەو کەسانی کە پارێزکارن و زۆر تێکەڵی کەسانی دیکە نابن بۆ ئەوی ببنە کەسێکی کۆمەڵایەتی بە دڵنیاییەوە ئێمە تەبەن خولێکمان هەیە ئێمە بەردەوام ئەیلێنەوە ناسینی کەسێتی ئەمە عیلمە ینی دوو زانەدایان ناوە دایک و کچێکن پێوترێت مایرز برێکس بە پێی پێوەری MBIT یعنی خولێکە 16 کەسایەتی دیاری ئەکات 16 کەسایەتی کە لە کۆمەڵگایە هەیە ئەو پارێزگار و کراوەیە کە باس ئەکرێت یەکێکە لەوانە لە ناو خێزانە جاری وا هەیە تۆ هاوسەرەکە بڵێن پیاوەکە کەسێکی کۆمەڵایەتیە بەڵام خێزانەکەی کەسێکی پارێزگارە کەمتر حەزی بە میوانداری هەیە کەمتر حەزی بەوە هەیە کە بچێ بۆ ماڵی خەڵکی بۆیە سێرەکی جاری وایە کێشەی کۆمەڵایەتی لێ ئەبێتەوە ینی ژن و مێرد بم شێوەیە ئەڵێ با بچین بۆ ماڵی خزمێکی خۆش ژنەکە سێرەکی تااقەتی نییە زۆر تااقەتی ئەم پەیوەندیانەی نییە کێشەی کۆمەڵایەتی لێ بێتەوە ئەگەر لە یەکتری تێنەگەن خوا نەخواسە متمانە و سیقە نەبێت لە بینیانە جاری وایە لەوانەیە جیا ببنەوە لە یەکتری یعنی کاریگەریەکی زۆر زۆرێ بۆیە کاریگەری بۆ پەیوەندی خێزانی هەیە هاوسەرەکان لە بینی یەکتریا کاریگەری بۆ پەروەردەکردنی مناڵ هەیە تەنانەت جاری وایە تۆ دایک و باوکەکە هەردووچیان کۆمەڵایەتین ینی حەزیان بە پەیوەندیە لەگەڵ کەسوکارە چوونە دەرەوە حەزیان بە گەشت و گەڕان هەیە مناڵێکیان هەیە یەکێک لە مناڵەکان سێرەکەی پارێزگار دەرئەچێت سروشتی طبیعەتی لەوانەیە بچێتەوە سەر خاڵێکی بچێتەوە سەر مامێکی بچێتەوە سەر پورێکی یان بچێتەوە سەر باپیرێکی ئەم مناڵە زۆر تااقەتی میوانی نییە ئەڵێ وەربا بڕین بۆ ماڵی پور خاڵ ئەمانە سێرەکەی دایک و باوک زۆری لێ ئەەکەن تااقەتی چوونە دەرەوەی نییە ئەمە نەخۆشی نیە ئەنی هەندێک کەس وازانێ نەخۆشیە نە ئەمە نەخۆشی نیە ئەمە سروشتی خۆیەت ئەم مناڵە لەوانەیە زۆر حەزی بە تێکەڵین نەبێت طبیعەتی خۆی وەکو ئاوا پارێزگاری هاتووە بۆیە ئەبێ وازی لێبێنیت ینی زۆری لێ نەکەیت بە زۆر بتوێ بیبێ لەگەڵ خۆتاتەنان هاوسەرەکان بە زۆر بتوێ شتێکی پێ بکەیت کە زەختکردن و زۆرکردن ئەبێتە هۆی ئەوەی کە خوا نەخواسە لەبەر دڵی تۆ شتەکە بکات دوای تووشی ئینیار ببێ بێ تااقەت ببێ پێی بەسەبشین لەو لایەنەوە کە باست کرە سە هەستەکەم زۆربەی خێزانەکان دەستبەرداری منداڵەکانیان بوون لە زۆر پەیوەندی کۆمەڵایەتیە ینی بە بیانووی کە منداڵەکەم تێکەڵی کەس نابێ ئەمەش ڕێگەیەکی دروستە گەر خێزان مامەڵ لەگەڵ منداڵەکان نەخێر بەو شێوەیە نە تۆ ئەبێ هەوڵی لەگەڵابەی کە ئەم کەسە کەسێکی کۆمەڵایەتی دەربچێت بەڵام زانیت کە کەسێکە مناڵێکە ینی سروشتی خۆی وایە وازی لێ بنێ با سروشتی خۆی بێت ینی بە زۆر شتەکانی پێمەکە هەوڵی خۆتی لەگەڵ بدە بەڵام بۆ کەسە یەکەمەکان هەوڵ بە بەردەوام کە ئەو پەیوەندیەی هەبێت ینی بۆ نمونە باپیر و نەنک یاخود پور و مام و خاڵ و ئەمانە ینی ئەم پەیوەندیەی با هەبێت منداڵەکە وای لێ بکە کە ئەم پەیوەندیەی هەبێت بەڵام وەکو باسم کرد ئەگەر زۆر زەختی لێ بکەیت وای لێت لەوانەیە لەژێر دەستی دەربچێت ینی ئینهیار بکات ینی خوا نەخواستە جاری وا هەیە لەوانەیە هەڵگەڕانەوەی تیا ببێت بێتەوە هۆکارەوەی بڵێت دەبوازم لێ بێنن بۆچی ئێوە زەخت لە من ئەەکەن یعنی لە کۆمەڵگای ئێمە ئەم شتە زۆر زۆر هەیە بۆیە من ینی لە خولەکە کە ئیلێ مۆجارەوە دایک و باوکی تیا بووە کە بەشداری خولەکەی کردووە دوای ئەوەی خولەکە تەواو بوو توێتی مامۆستا ئێمە ئێستا تێگەشتوین کە لە خۆشمان و لە مناڵەکانمان کە کێشەمان هەبوو ئالەمەیە مناڵمان هەبوو بەو شێوەیە بووە ینی خەری بۆ بیبین بۆ لای دکتۆر و ئەمان زانیوە نەخۆشە ینی هەندێک مناڵ هەیە بەو شێوەیە خۆی سروشتی خۆی وایە بەڵام چاک ئەبێت کە گەورە ئەبێت وردە وردە لە تەمەنی 18 ساڵی بەرەوسەرەوە لەوانە ببێت بە کەسێکی چی ببێتەوە بە کەسێکی کۆمەڵایەتی کراوە دوایەوەی کاچێتە زانکۆ تێکەڵ بە خەڵکە بێت
کۆمەڵگاکە و ژینگەکە بیگۆڕێت. جا هەر لەسەر پەیوەندیەکان لاین زۆر جارە بینین لە کاتی وفاتی کەسەکەیە کاتی تاکێگانی تر دنیا بەجێ هێڵە ئەبینین هەندێک پرسە هەیە زۆر زۆر قەرەباڵغا یەکسەر دیارە ئەم کەسە زۆر زۆر کۆمەڵایەتی بۆ لە ژیانیە لە خۆشی و ناخۆشیەکانی خەڵک دڵنیاییەوە بەڵام بە پێچانەوە کە کەسێکی چۆڵی گۆشێکی یان کەسێک کە پەیوەندیەکانی باش نەبوو بێ ڕێک بەعنی پێوی دیارە بە سروشتی پەیوەندیەکانی بە دڵنیاییەوە پەیوەندی هاوڕێیەتیش با بیر نەکەین پەیوەندی هاوڕێیەتیمان ینی تاکەکان بۆ تاکەکان طبعا پێغەمبەری خوانی صلی الله علیه و سلم والله اعلم ینی یا قەولە یا خود حەدیثە باسی هاوڕێیەتی ئەکات لە پەیوەندیە کە تۆ سنوورێکی بۆ دابنیت ئینسان کاتێک کە پەیوەندی هەبوو لەگەڵ هاوڕێکانیە ئەبێ ئاگاداری ئەوە هەبێت یەکەم هاوڕێیەتی چێ ئەکات دووهەم ئەو قسانەی کە خۆی هەیەی هی دڵ و دەرونی خۆی هەیە یعنی نهێنی ژیانی خۆی لای چێ باس ئەکات بۆی ئەفەرمێ ئەحبیب حەبیبەکە هەونەن عسى أن يكون عدوك يوما ما ئەڵێ بەڕێژەیەک کەسێکی خۆش بێت هەموو نهێنیەکانی خۆتی لاباز مەکە چونکە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەم کەسە ببێ بە ناکۆک لەگەڵ تا شەڕی لەگەڵا بێت عاجز بن لە یەک نهێنەکانە ئەدرچێنێ بۆ خەڵک وابغض بغيضك يوما عسى أن يكون حبيبك يوما ما ئەفەرمێ بە سنوورێکی ڕقی لە کەسێک بێت ئەوەندە ڕقی لێی بێ بەشی بە کوردەواری خۆمانەڵێ بەشی ئاشتەوانی تیا بهێڵەرەوە یعنی ئەوەندە ڕقی لێ بێ باسی بکە ڕقەکەی بۆ دەرببڕە کە دوایی بوو بین لەوانەیە فعسى أن يكون حبيبك يوما ما لەوانە ببێ بە خۆشەویستترین کەست ئەو کەسە دڵسۆزترین کەست بۆیە لە پەیوەندی هاوڕێیەتی یا بێت تۆ بزانیت هاوڕێتی چێ ئەەکەیت وەچێ ئەبەیتە ماڵی خۆت و نهێنیەکانی ژیانی خۆت لای چێ باس ئەەکەیت کێشەی ئەمڕۆ کە هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆربەی زۆری بەهۆی پەیوەندی تاکەکان هاوڕێیەتیەکانە چکە زۆر کەس هەیە بەتایبەتی کراوەکان کە باسمان کرد کراوەکان تەبیعەتێکیان هەیە نەرێنیە هەر کەسێک ببینێەوە زانێ ئەم کەسە ئیتر ئاشدا و ئاباوێتی هەرچی نهێنی خۆی هەیە لای و کەسە باسی ئەکات دڵی پاکە بۆیە ئەبێ ئاگاداری خۆیان بن کاتێکە پەیوەندیەک ئەبەستێ لەگەڵ کەسێکە هەرچی نهێنی ژیانی خۆی هەیە هی کەسوکاری هەیە باسی نەکات لایەم کەسە سنوورێکی بۆ دابنێت کاتە ئەبێت زوگریلی پەیوەندیەکان بین ناکرێت لەگەڵ هەموو کەسێکدا پەیوەندیەکی بەهێز بنیاد بنین بە دڵنیاییەوە تەنانەت ینی هەر حەدیثێکیژێ لەسەر مۆزوعی ئەوەی کە پۆلێنی هاوڕێیەتیەکان کە یەکەمیان پێوترێ خەلیل چییە؟ خەلیل ئەو کەسەیە کە زۆر نزیکە لێتەوە زۆر پەیوەندیت لەگەڵەیە زۆر متمانەت پێی هەیە زەمیل هەیە ئەوەیە کە بۆ نمونە لە ئیشا لەگەڵیان بەیەکەوە سەدیقیش هەیە ئەوەی کە لە خوێندنە بۆ نمونە هاوڕێیەکتە لە ئیژا بەیەکەوە هاوڕێتێکانی ئەم سیانە لە پۆلێن بەزێمە لە کوردەواری خۆمانە یەکسەر پێڵین چی ئەڵین هاوڕێ تەنها پێڵین هاوڕێ و ئیتر هەمووی ئەگرێتەوە بەڵام لە عەرەبیە زمانی عەرەبیە خەلیل و سەدیق و زەمیل هەر یەکە و پلە و پۆستێکی خۆی هەیە سپاس بۆ ڕێز پشتیوان جەمال ڕاهێنەری پێدانی توانەکان کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو مێ دەکەین هەموو لایەکتان سوتان بینی زۆر سپاس بۆ ئێوەش مان دەبیت